سڵاتان لەبێ عزیزان خۆشحاڵم جارەش لە دیداری تایبەت لەگەڵتانین بۆ ئەمڕۆ میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سۆران سەعیدمان کردووە یاردەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی. سڵاو لەبێ دکتۆر. سڵاو لە تۆش. زۆر بەخێر بێ. دکتۆر بەڕێستان وەکو یاردەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵا ئاستی زانستی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چۆن هەڵەسەنگێنی؟ لە ئێستادا ئەگەر بەراوردێکی لە 5 ساڵی ڕابردوودا توانم بڵێم 5 پلە سەرکەوتوین لە گروپی ڕەنکینە لە گروپی بدایەتی سیان لە گروپی سیان بۆ ئومێدیوین لە ساڵی داهاتووە تێپەڕێنین. دکتۆر ئەو گۆڕانکاریانە چی بوون کە لە دوای دەست بەکاربوونی بەڕێستانەوە هاتنە کایەوە لە ڕووی زانستیەوە بۆ خوێندکاران؟ بەڕاستی کە من دەست بەکار بووم یەکسەر پەراماری خوێندنی باڵامانە دراساتی ئۆلیا ماستەر و دکتۆرا بکەینەوە چونکە ئێمە خۆمان ئەزانین کە زانکۆی پۆلیتەکنیک کەم و کوڕیمانەیە لە ستافی ئەکادیمیە بە تایبەتی لە کۆلێجەکان بۆ خۆشبەختانە لە توانین بە هەمانی لەگەڵ زانکۆی لەگەڵ دەستەی استراتیژی بتوانین لەگەڵەوانە دکتۆرامان کردەوە لە بواری ئایتیە بۆ یەکەم جار جگەلەوەی ماستەر لە ساڵی 2015 دەستمان کرد بەکردنەوەی دکتۆراوە ئێستا خۆشبەختانە خوێندکاری دکتۆرا دەست بەکارە و لە هەندێکیان نییە لە تەواوبوونان. واتە تا ئەو ساڵا خوێندکاری دکتۆران نەبوو لە زانکۆی پۆلیتەکنیک؟ نەخێر خوێندکاری دکتۆرامان نەبوو بە شێوەیەک لە زانکۆی پۆلیتەکنیکە بە تایبەتی ئایتیش دکتۆرایەتی لەسەر ئاستی سلێمانی بڵێم هیچ زانکۆیەک دکتۆرای ئایتی نەبوو تەنها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نەبێت. بەڵێ دکتۆر ئەو بەڕێوەبەراتیانەی کە لە ژێر چەتری یاردەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی کۆبوونەتەوە بەڕێوەبەراتیەکان کامانن و لە چەند هەو بە پێک هاتوون ئەگەر بە کورتی بۆمان باس بکەیت؟ یەکەم بەڕێوەبەراتی زانستیە کە دڵی دایرەکەی مناکە ئەویش سێ هۆبەیە هۆبەی گۆڤاری هەیە لەگەڵ هۆبەی لە ئێستادا کواڵەتی و پرۆگرامەکانی هەیە هۆبەی گۆڤار کە گۆڤارەکەمان یەکێکە لەو گۆڤارە گرنگانی کە لەسەر ئاستیاریم ژمارە 8 لەسەر ئاستیاریم کە معتەرەفە لە وەزارەتی خوێنی باڵاوە و بەڕێوەبەراتی دووەممان بەڕێوەبەراتی ئایتیەکەیش لە سێ هۆبە پێکاتوە ئامار و لەگەڵ هۆبەی سایتی زانکۆمان هەروە لەگەڵ هۆبەی چاکردنەوەی دیڤایسەکانی زانکۆمان سایتەکەمان خودی سایتەکەمان کادری باشمانەیە خوان پرۆگرام و خوان پرۆگرام سازن و خۆشان سایتی زانکۆمانیان دامەزرانەوە و دروستیان کردووە. دووهەم بەڕێوەبەراتی ئەوان وەکو سەنتەری زمانکە سەنتەرێکی نێودەوڵەتیە کە خۆشبەختانە ئەتوانێت ئیمتیحانی ئاڵسیشی تا بکرێت جگەلەوەی کە دەوراتی ئاڵسیشی تیاکرێتەوە بەردەوامی هەروە دەورێکی کەشە بین لەم ساڵانی دوایەکە وانی ئینگلیزی بە دوو کۆلێج و لەگەڵ پەیمانگای گەڵێنەوە. دوایەوە سنتەری توێژینەوەیە کە ئەمەش سنتەرێک ئێستا ئەگەر بەراودیکە لە بیدایەتە کە دەستمان پێکرد تەنها یەک دیسپلینی لێبوو ئێستا ژمارەیان گەشتۆتە نییە 8 گروپ کە هەر گروپۆ لە باری خۆیانە کارەکەن ئەمە ئەیش لە خۆی لە سێوە باگ ئەبینێتەوە هۆبەی زانستە پراکتیکان لەگەڵ هۆبەی مرۆڤایەتی و بۆ ئێستا هۆبەی فەندیش بۆ توێژینەوە کراوەتەوە کە خۆشبەختانەوە 2 ساڵە توێژەرەکانمان ئاسێکی بەرزانەیە 2 ساڵە نییە کاری باشەکەن بۆ پێشخستنی زانکۆمان بە تایبەتی لە بواری توێژینەوە بۆ خزمەتی شارەکە و بۆ خزمەتی کۆمەلگا ئێستا کەپار توانیمان نزیکەی 30 ئیمپاک فاکتەرمان هەبێ بە ئومێدی ئەمساڵ نییە ئەو 30 ئیمپاک فاکتەرە کە توێژینەوەکان لە مجلەی عالەمی نێودەوڵەتیە معتەرەف پێکرا و بڵاوبەتەوە بە تەمای ئەمساڵ ئینشاءڵڵا ژمارەکانیان زیاد بکەن و ژگەرەوەش هۆبەی CDC کە ئێستا ئەوانیش سەرقاڵی ئینتەرنشیپی خوێندکارەکانمان لە کۆمپانیەکانە توان خولی هاوینە نییە لە کۆمپانیەکانە بینی کە ئەمەش خۆی لە خودی خۆیان خوێندکارەکانمان ئەتوان ئەو 4 ساڵی یا ئەو 2 ساڵی کە خوێنیانە بە توێری لە ماوەی ئەو مانگایە و 2 مانگا بیکەن بە پراکتیزە
بەڵێ دکتۆر لە ئێستاە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ڕووی ڕانکین و لە چ ئاستێکە لە ئاستی زانکۆ باڕپێکراوەکانی جیهانە ئەبێت یەشتان نەچوونێتە ئاستەوە بەڵام ئەگەر بەراوردیکەی جەمپێکی بازێکی زۆرمان ناوە ئەگەر بەراوردیکە لە 5 ساڵی ڕابردووە بەس ئەمەش کارێکی زۆرێوێتەوە ئیسا ئێمە کاری بۆکەین بە ئینتەرناشناڵکردنی زانکۆمان هەروانە پژگیری توێژەرەکانەکەین پرۆمۆتیەکەین کە پاداشان بکەین توانن توێژنەی باشکەن بۆ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ خودی شاری سلێمانی. دکتۆر ڕاچێ لەسەر ڕانکینی نیشتیمانی زانکۆکانی هەرێم بەگشتی ڕانکین لەسەر ئاسی هەرێمی کوردستان خۆشبەختانە لەم کابینەیە کە نییە لە وەزارەتی خوێنی بەڵام دەست پێک بوو لەو کە ڕانکیم کرێت لە بینی زانکۆکانە ئەیش بۆ دەست نیشانکردنی مەبەستی وەزارەت ئەوەیە کە پێشبڕکێ دروست بێ مەبەستی ئەوەیە بۆ پێشخستنی زانکۆکانە لە هەموو بوارەکانە لە بواری توێژنەوە لە بواری ڕایەنان بە مامۆستا ئەکادمیەکان لە بواری پەروەردەگرنی خوێندکار بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی زانستیانە بۆی خوێندکارانە بتوانێ لە بازارە بە ئاسانی ئیشی خۆم دەستنەوە تەبان کە ڕانکین ئێستا حالێن ئێمە ڕانکین لەسەر ئاسی زۆر نمرەی بەرز دێنە لەسەر توێژینەوەیە زانکۆکانی دەرەوە ڕاستە لەسەر توێژینەوەیە زانکۆکانی دەرەوە جگەرەوەی کە لەسەر توێژینەوە لەسەرەوەی چەند خوێندکاریان لە بازارە ئیش ئەلۆزنەوە ئەمانە تەسیری هەیە لە مستەقبەلە ئینشاءڵڵا زانکۆکانی ئێمەش بەم شێوەی لێت هەوڵ ئەدەین کە ئێستا ئێمە خۆمان وەکوی زانکۆی پۆلیتەکنیک لە هەوڵی ئەوان بە تایبەتی بەڕێبەراتی CDC سنتەری بەکارخستنی هەریکار زۆر کار لەو بوارە ئاکار کە بتوانێت ئەو کەم و کوڕیانەی کە خوێندکار هەیەی لە بازارە ئەهێنێتەوە بۆ ناو زانکۆ پێمانەڵێت کە ئەسەسمنتیان کردو یاخود بە دوواداچوونیان کردووە بازار چی ئەوێت ئێمە نییە دەستکاری پرۆگرامەکانمانەکەین بۆی نییە کە خوێندکار تەخەڕوجی کرد بە ئاسانی لە بازارە دکتۆر لەسەر ئەو توێژینانە کە ئاستی ڕانکین لەسەر توێژینەوەکان دیارەکرێ چی کراوە بۆی کە توێژینەوەکان لە ئاستێکی بەرزترا بنووسرێتەوە بۆ توێژینەوە بڵێ بۆ ئاستەکان تەوانەوە مجلە ئاستی توێژینەوەکان گۆڤارەکان ئاستی توێژینەوەکان دەرەخەن تا شێوازی نووسنی توێژینەوەکان بۆی ساڵانە ئاستەکەی بەرزتر بێتەوە ئێمە خۆمان 5 کولیەمان هەیە هەر کولیە و اختصاسێکی تایبەتی ئەمە تەندروستی ئەمە ئینفۆرماتیکە ئەمە زانستە پراکتیکانە هەروە بێتەوە کارژێڕیە جگەلەوە ئەندازیاریە چونکە لە کۆمەلگا مەشاکلمان زۆر هەیە ئەنوا ئەوشکال مەشاکلمانێ ئەو مەشاکلانە خۆی ئەبێ بێڕێتەوە بۆ زانکۆ بۆ توێژەرەکان بتوانن حیلولەیەکە حەلێکی بەدانە بتوانە ئەو مشکلانە حەلکەن ساڵانە خوێندکارانی قۆناغی یەکەم دکتۆر لە کاتی ناوهاتنەوە درەنگتر ناوێن یاخود کاتی ڕاگەاندنی خوێندن هەر ساڵ لە بەروارێکە ئەمە کێشە بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم دروست کردووە ئەمە چۆن چارەسەر ئەمە کێشەی بەسەراحەتەن ئێستا ئێمە لە جێبەجێکردنی سیستەمێکی تازاین کەویش پێڵێن بۆلۆنە پرۆسس ئەمە کردیتە نظامی کردیتە نظامی مقڕاتە نظامی سەعاتە ئەبێ خوێندکارە بێ لە ساڵێکە بۆ نمونە بەپێی ئەم سیستەمێکە تازەیە 1600 ساعت بخوێنێ ناتوانێت 1500 ساعت بخوێنێ ئەبێ بەزە بەرۆکو خۆی 1500 ساعت بخوێنێ دەژینا کەم و کوڕێ بێت لە خوێندنەکە و مشکلەی بۆ دروست بێت طبعا ئەمە مشکلی بۆ دروست کردوین بە ئومێدین کە نییە ئەمە مشکلێ لایەن تەربیە و مشکلە هەڵ کرد بەڵام مشکلەمان نییە بۆ قۆناغی 234 یاخۆ قۆناغی 2 پەیمانگە یا 234 کۆلێژ ئەوان لەیکی نۆ لە ئەم ساڵە لەیکی نۆ بێ دەست پێ بکەن بۆ سیستەمەی کە لە پارەوە جێبەجێکراوە لەم ساڵە جێبەجێ بەڵێ ئێوەکو کە نزیکن لە خوێندکارانەوە تا چەند توانیوتانە پێشنیار و داخوازیەکانی خوێندکار بگەرن بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پێشنیار و داواکارەکانی خوێندکار بە بەردەوامی ئێمە ساڵانە خوێندکار کە لە نهایەتی پێش ئیمتیحان تەواو بێ فیدباک وەرەگرین لێها پێشنیارەکانی خوێندکاری تایە حتمما من خۆم ئەمڕۆ داوای ئەو فیدباکەم کرد وتم هی خوێندکاران هەم هی مامۆستاکان بۆی دراسی بکەم بزانم داواکارەکانیان چی یا کەم و کوڕەکانیان چییە خۆمان کەم و کوڕەکان ئەزانی بەڕاستی کەم و کوڕەکان ئەوانیش وەکو خوێندکار
لاانێ هەندێ شتەیە کەمە درکمان پێ نەکرد بێ خوێندکار دابکات ئێمە بۆی جێبەجێکەین ئەگەر لە بوارێکی زانستیا بێ یاخود لە بواری کولتوریا بێ لەش بوارێکا بێت. پلان هەیە کە کۆلێژ و پەیمانگای تازە بکرێتەوە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە؟ نەخێر بەشێک پلان نییە جارە چونکە ئێمە لە مەرحەلەیەکی ڕیفۆرماین بە بەردەوامی ئەو 4 ساڵار گۆڕانکاریەکەین. لە چەند ناوچەی جاجەی هەرێمی کوردستانە پەیمانگا و زانکۆی پۆلیتەکنیک هەیە. چۆن ساڵانە کۆ ئەبنەوە پلانەکانتان کۆنتترۆڵەکە لە ڕووی زانستیەوە عنی؟ ئێمە لە هەرێمی کوردستانە 3 زانکۆی پۆلیتەکنیک هەیە، تەکنۆلۆژی ئەویش سلێمانیە لە لێرە، پۆلیتەکنیکی ئەولێری لەگەڵ پۆلیتەکنیکی دۆک. بەڵێ ئێمە زۆر پەیوەندیەکی زۆر پەیمانگاکانیش لە بەڵێ لە هەموو قەزاو نەحەکانە هەمانە. زۆربەی ینی مەسەڵەن ئەگەر بۆ نمونە بیگری وەکو زانکۆی پۆلیتەکنیکی خۆمان 5 کۆلێجمان هەیە، 4 کۆلێجی لە ناو لە کەمپی چوارچورایە و 1 کۆلێجی لە هەڵەبجەیە و 8 پەیمانگامان هەیە. ئەوانش بڵاوبوونێتەوە بە ناوچەی سلێمانی کە ئەویش هەڵەبجە دەربەین خانە کەلارە دوکانە ڕابێتەوە بەکە چەمچەماڵە. بە بەردەوامی ئەم 3 زانکۆی پۆلیتەکنیکە خۆیان ئەندامن لەسەر ئەندامن هەر 3 زانکۆکە ئەندامن لە ڕێفۆرمی خوێنی تەکنیکەل ڤۆکەشنەڵ ئەجوکیشنانی خوێندنی تەکنیکی پیشەیی خوان ئەندامن بەردەوامی یەکتری ئەبینین و ئێستا حالیان 3 ساڵە لە ڕێفۆرمکردنین لە خوێنی تەکنیکیا و بەردەوامین تایە. بەڵێ ماوەی چەند ساڵێکە کە خوێندن لە ناوەوە ڕاگیراوە ماستەر و بۆ ماستەر و دکتۆرە. هۆکاری ئەمە چیە و چارەسەری چۆن ئەکەن کە ئەم ماوەیە دواکەوتەوە هیچ ڕاگەاندنێکی بۆ نەکراوە کە دەست پێ کاتە وەرزی تازەی؟ هیچ ڕاگەاندنێکی بۆ نەکراوە. تەبعاً هەموو ساڵێک پیاداچوونەوە ئەکرێتەوە بەسەر خوێنی باڵا گۆڕانکاریەکێ بە ڕێنمایەکانە بە شێوازی چونکە خوێنی باڵا ماستەر و دکتۆرا بە مەجموعە شێواز خوێندن نەخوێن مەسەڵەن بە سپلیستای دەخوێنی خوێندن لە ناوە خوێندن لە دەرەوە گۆڕانکاری ئێستا حالیان لە پیاداچوونەوەن بە سیستەمی سپلیسایدا. بڵێ گۆڕانکاری پیاکراوە بەسەر بووە گۆڕانکاریش تاوانە گۆڕانکاریش نییە لە خزمەتی ڕەوشی بەسکردنەوەی ئاستی خوێندکارەکانمانە بێت بۆ خوێنی باڵا بەتابەتی دکتۆرە ماستەر شێوازەکانی گۆڕاوە وەکو وڵاتانی دەرەوە بتوانین ئێمە ماستەریش و دکتۆراش مەسەن جاران بە سیستەمی کردت ماستەرمان نایە یاخود دکتۆرا. ئێستا ئێمە 2 ساڵە دکتۆرامان بە سیستەمی کردت کردوەوە وەکو دەرەوە ماستەر بە سیستەمی کریتە وەکو سیستەمی وڵەنیا شێوازەکانیمان گۆڕیوە لەبەرەوەی هەمووی تەحسیناتی تاکرا هەموو چاکسازی تاکراوە بۆی خوێندکار زیاتر خوێندکاری دراساتی ئەولیا ئیسفادە بکە کە کاتێ هاتەوە کە تەواوی کرد هاتەوە ناو زانکۆ شەر نییە بۆ ناو لە خوێنی باڵا کار بکە هیوا لە دەروی خوێنی باڵا کارەکە بۆی زیاتر خزمەتی کۆمەلگا بکە. بەڵێ زانکۆی پۆلیتەکنیک دکتۆر ڕێژەی خوێندکاری زیاترێکە لە ڕێژەی کەسانی ئەکادمی لە ناو زانکۆکەیە. هۆکاری ئەمە بۆ چێ گەڕێنیتەوە کە کەسانی ئەکادمی کەمترن لە چاو ژمارە خوێندکارەکانە؟ لە ڕاستیە ئێمە زانکۆی پۆلیتەکنیک یا پۆلیتەکنیکان تازن لەو پێشپیانەوە دەستە پێش دەستەش پەیمانگا بوو. بەڕاستی پەیمانگا خوێندکار ئامادەکە بۆ ناو بازار تەکنیشیان دروستەکات یەکسەر هەلی کار دروستەکات بۆ ناو بازار. ئێمە زیاتر پراکتیزیان زیاتر پێکەین وەک لە زانکۆ ئەکادیمیەکان. لە کاتی خۆی ئەوە پێویستیمان بە ئەکادیمی نەبوو لە بیدایەتە وەکو کە کاتێککە پەیمانگا بوو ئەجا دوایی دەستە بوو. بەڵام کە بووین بە زانکۆ پێویستمان لەبەرەوەی کۆلیجی تایە کۆلیجەکان پێویستی بە دراساتی ئۆلیایە پێویستی بە پلەی زانستی بەرزتر هەیە بۆی بتوانین زیاتر خزمەتی خوێندکارەکانمان بکەین. زانکۆ پۆلیتەکنیکان فەرقی لەگەڵ زانکۆ ئەکادیمیەکان. ئیشی زانکۆ تەکنیکیەکان ئیشی ئەوەیە زیاتر ڕاهێنان بە خوێندکار بکات زیاتر لە جیاتی تیۆری پێ بڵێ زیاتر پراکتیزە بە خوێندکارەکانەکە وەک لە تیۆری ئەتوانم بڵێم لە 60 پراکتیکی و لە 40 تیۆریە. لەبەر ئەوە پێویستمان وەختی خۆی پێویستمان بە ئەوە کادری پلەی زانستی نەبووە
تاکو بەڵام لە ئێستا بەڵێ پێنج کولێمانەیە پێیسمان بە پلەی زانستی زیاتر هەیە چونکە ئەو پلەی زانستیان ناتوان نییە کادی تازەمان بۆ پێ بگەێنن بۆ زانکۆکەمان ئەو برەوی زیاتر بە زانکۆکەم بگەێن. بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردووەوە ساڵانی پێشوشا کۆمەڵێک ڕێکەوتنامە لەگەڵ زانکۆکانی تریشە ئەوانەی دەرەوە نایشۆ واژۆکراون هەندێکیان چۆنە بواری جێبەجێکردنەوە هەندێکیان تاسە جێبەجێ نەکراون هۆکارەوەی کە ئەوانەی جێبەجێ نەکراون ئەگەڕین تۆ بۆچی هۆکاری ئەو کاتە ئێمە خۆ دەزانانی ئێمە لە قەیرانی داریایە بوون لە 2014 هاتاکو پاریش جا لەو فترەتەوە ئێمە ڕازەکەی واژومان کردو بەڵام من نەمانتوانێت چونکە هەندێکی کە ئەو واژوو ئەکرێت پەیوەندی بە مەسەن ستاف گۆڕینەوەیە student exchange یاخود mobility staff mobility student ئەمانە پارەیانەوێت تۆ ستاف بنێریت بۆ ڕایەنە بۆ دەرەوە یاخود ئەوان بێن بۆ ناوەوە طبعا هەندێکیان جێبەجێ نەکراون و هەندێکیان خراونتە جێبەجێکردنەوە ئێمە پیاداچوونەوە بە ڕێکەوتنامەکانمانەکەین لە داهاتووی نزیکە بزانین هۆکارەکەی من ئەجێڕم بۆ قەیرانی دارایی بەڕاستی هۆکارێکی کەشی ئەوەیە داواکارەکانی زانکۆکانیش زۆر بەرز بووە قرس بووە نەماتوانێت ئەمە داواکاران جێبەجێ بکەین لەو کاتە بەڵام لە داهاتوودا پاش پیاداچوونەوە ڕڤیەکی ئەو ڕێکەوتنامە لە بڕام کە هەندێکی ئەکتیف بکەینەوە بتوانین ئەکتیف ئەوانەی کە واژۆکران و چوونە بوارێت جێبەجێکردنەوە گرنگ بوون و توانیان سوودی لێ وەربگرن بۆ زانکۆی پۆلیتەکنیک دەستکەوتەکانیان طبعا یەکێک لەو ڕێکەوتنامانە ئەیش سنتەری زمانی ئینگلیزیە کە توانیمان لەگەڵ بریتیش کانسڵار ڕێکەوین توانیمان هەموو داواکارەکانی بریتیش کانسڵ جێبەجێ بکەین بەس بۆی سنتەری زمان بکرێتەوە کە ئەیش پێدانی بڕوانامێکی تەکنیکی کە ئیش ئالسا خۆشبەختانە ئەتاکویستا بەرداوامە کە ئەمەش کارێکی ناوازە بوو بە شاری سلێمانی جاران خوێندکاری فەقیر ئەبا بچوایە بۆ هەولێریا بچوایە بۆ بەغایە بچوایە نازانم بچوایە بۆیە بۆی ئیمتیحانی بە ئەومان لە کۆڵ خوێندکارەکانی خۆمان کردەوە جگە لەوەش لە ساڵی 2016 بوو وازام مهم نییە ساڵەکە بەس ڕێکەوتنامەیەکمان لەگەڵ بریتیش کانسڵا کرد ئەگەن کە توانیمان لەگەڵ فۆرتڤالی بریتانیا هاوکارمان بن لە سەرکردنەوەی بەشی نەوت بۆ زانکۆی پۆلیتەکنیکیان بەشی بۆ کۆلیژی ئەندازیاری خۆشبەختانەی خوێندکارەکان لە پۆلیسیان کە ئەمەش کارێکی نازە بوو کە لەو کاتا بە سیستەمی کردت بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە ئەتوان بڵێم لە زانکۆ حکوومیەکان لەگەلەکان یەکەم جار کۆلێجی بەشی نەوت بە سیستەمی کردت بخوێنرێ و بە زمانی ئینگلیزی بخوێنرێ کە ئەمەش ئەو ئیتفاقێکی زۆر باش بوو ئیتفاقێکی کەمان هەیە کە تۆزە لەوە پێش باسم کرد لە مەیدانی قسەکردنمە ئەویش هەرسێ زانکۆ پۆلیتەکنیکەکان ئیتفاقەیەکمان هەیە ئەویش پێ ڕیفۆرمە لەگەڵ عێراقە بە هەمانی کە 13 ملیۆن یۆرۆیە بۆ ڕیفۆرم لە خوێنی تەکنیکی و پیشەیە کە ئێستا بەردەوامە کە بە بەردەوامی ئێمە ڕاهێنانمان پێکرێ لە بواری خوێنی تەکنیشیە منیش بە بەردەوامی کە ئەچم بۆ ورکشۆپێک لەگەڵ تیمەکەمەیەنەوە گۆڕانکاریەکەین بەڕاستی بە بەردەوامی کە ئەچم بۆ ورکشۆپی ئەگەڕێمەوە یەمەوە چی وەرگتووە ئیمپلیمنت یەکەم جێبەجێ یەکەم و لە تۆزیچکە باسی پرۆسی بۆلۆنیاکەین کە دەڕۆژ بەس وەرکشۆپمان لەو ئەگەر باسی سیستمی بۆلۆنیاکەین حەزەکەم بە ڕێکەوتنامەکانی بۆ باسکەم کاتۆتمان ئەمە ئینگلیزیە ئەمە فۆرتڤالیە کە قسمی نەوتمان پێکردەوە هەرابێتەوە لەگەڵ یونسکوە کە ڕیفۆرمەکە لە تەکنیکی خوێندنی تەکنیکی پیشەیە جگەلەوە بە بەردەوامی لەگەڵ ڕێکخراوەکانە و ئارەکس و ئەوانە بە بەردەوامی ئیتفاقمان هەیە ڕاهێنان بە خوێندکارەکانمانەکەن ئایا فیزیکلی بێ تاکو تەرا ئەچن بۆ ئەمریکا یاخود بە شێوازی ئۆنلاین بێ بە خوێندکارەکانمان هەم بۆ ستاف هەم بۆ خوێندکار جگە لەوەش
کەلەم ئەخیرا سنتەرەکانی توێژینەوە چەند ڕێکەوتنامەیەکمان کردووە لەگەڵ تارانی پزیشکیا کە بە ئومێدم هەیە کە نییە کە ئیسفادیان زۆر لێ بکەین هەروە ڕێکەوتنامان لەگەڵ قۆپریسا کردووە واتە ئەتانەوێ ئەم ڕێکەوتنامانە بۆ جێبەجێکردنی دوبلەوەی باڵا کە ئیستا ئەو دوو ڕێکەوتنامە ئیستا خۆشبەختانە ئێمە ئەلارمان بۆ کردووە کە دوبلەوەی باڵا بە هەمانی لەگەڵ سایپرس و لەگەڵ قۆپریسا بیکەین جگە لەمەی ئەم ڕێکەوتنامانش بە بەردەوامی وەزارەتیش خۆشی ڕێکەوتنامەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ قونسڵگەریەکانە بەردەوامی ساڵانە خوێندکارمان بۆ بن بۆ دەرەوە بۆ ڕایەنان و بۆ ساینتیفیک ویزیت بێت یاخود بۆ کەڵچەر ویزیت بێت کە ئەماش کە ئەگەڕێنەوە خوێندکار زۆر سوودمەند دەبن ئەتوانن هەم ترانسفەری کەڵچەرەکەی وڵاتانە بکەن بۆ ئێرە هەم لە هەمان کاتیشا خۆشان گۆڕانکاری بەسەر خوانایەت و ئەتوانن برەو بە خوێندنی خوان یا برەو بۆ زانستەی وەریانگرتووە یا بۆ پیشەی کە وەریانگرتووە ئەمان هەموو تەسیری هەیە ئەتوانم ئیسێکە ئەخیرەن کە ئیستا ئێمە لە مەرحەلەی کە خۆشبەختانە بڵێم کە لەو یەکێک لەو ڕێکەوتنامانەی کە ئێمە و زانکۆی پۆلیتەکنیکە بەشێکە یونسکۆ لەسەر پرۆسەی بۆلۆنیا زیاد لە 10 ڕۆژ ڕاهێنان کراوە بە تیمێکی چاک ئەکتیف لە زانکۆی پۆلیتەکنیک و باقی زانکۆکانی هەرێمی کوردستان و عراقیش دکتۆرە ڕوونکردنەوە لەسەر ئەو سیستەمە بیت ئەم سیستەمە چییەوە مێژوەکەی ئەم سیستەمە لەکوێ بووە ساڵی چەند دروست بووە چۆن کاری پێ ئەکرێت سیستەمی بۆڵانیا خۆی بۆڵۆنیا شارێکە لە باکووری ناوڕاستی ئیتالیا کە بۆلۆنیا کۆنترین زانکۆیە لەسەر کووری ئێرس ئەتوانین ئەم پرۆسەیە خۆی لە ساڵی ئەوروپا دەمێکە لە شتاکانەوە ئیشی تا کرد بەڵام یەکەم کۆبوونەوەی 4 وەزارەتی ئەوروپی کە ئەویش ئیتالیا و فەرەنسا وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی خوێنی باڵای فەرەنسا و ئیتالیا و لەگەڵ فەرەنسا و لەگەڵ ئەڵمانیا و لەگەڵ بریتانیا ئەم 4 وەزارەتە یەکەم جار لە لیزبۆن کۆبوونەوەی چاکە لیزبن لە ینی پورتێگال سەبارەت بە ڕەوشی خوێندن گۆڕانکاری ڕیفۆرمکردن چاکسازیکردن لە خوێندنی ئەوروپادا دوایەوە کۆبوونەیەکیان کرد لە سۆربن زانکۆی سۆربن کە لە فەرەنسایە لە هەمان بۆ ئەپدەیتکردنی ئەو کۆبوونەی کە ساڵی 90 کردوانە بۆ گۆڕانکاری کە بتوانن مۆبیلیتی بۆ خوێندکار دروستکەن ئازادی بۆ خوێندکارەکانی ئەوروپا دروستکەن توان لە بین شارەکان لە شارێکە بچن بۆ شارێکە یا لە وڵاتێکە بچن بۆ وڵاتێک بتوانن ئازادیان هەبێت لە خوێندن ئازادیان هەبێت کە مەسەن ساڵێ لە فەرەنسا بخێنن ساڵێ لە ئیتالیا بخێنن ساڵێ لێ بخێنن 6 مانگ لە ئەمەش تەبعان ئەمە گۆڕانکارێکی گەورەیە بەنسبەت ئەوروپا بۆ خوان هەم لە ڕووی کللتوری هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی بزنسەوە ئەوە بوو لە ساڵی 1990 لە 22/6/98 ئیتفاقیە کرا لە زانکۆی بۆلۆنیا لە ئیتالیا کە بتوانن ئەم پرۆسەی بۆلۆنیا بەناوی زانکۆکۆ جێبەجێ بکەن تەبعان بۆ گرنگی ئەم لە پرۆسەی خوێندنا گرنگەکەی چۆن گرنگی ئەوەیە ئیستا تۆزەرەوە پێشبان مۆبیلیتی بۆ خوێندکار زۆر سەربەست دەبێت ئەتوانێت 6 مانگ لە ئیتالیا بخوێنێت 6 مانگ لە بریتانیا بخوێنێت کریتەکەی ئەگوێزێتەوە بۆ چەند مەسەن 6 مانگی بخوێنەوە 30 کریدیتی خوێنەوە ئەچێت نییە لە بەریتانیا ئێستا لە هەرێمی کوردستان کار بەم سیستەماکرێت لە کریتەکانی ئەگوێزێتەوە جگەرەوە ئەمە ئیسفادەیەکی کەش کەمە لە هەرێمی کوردستان و عراق شتیوان نیە لە شەرقی ئەوسەتی شتیوان نیە تۆ مەسەڵەن ساڵێ بخوێنم لە ئیتالیا دوای بچم بۆ ئیش دوای 3 ساڵ بێمەوە وەڵام نەمە بچمەوە دوو لێوێ ئەتوانیت ئەڵێ تۆ 6 کریدت خوێنەوە وەرە نییە 180 کریدەکەی کەوتاوەکە نیە دەست بکارەوە بخوێنن ناچی لە سفرەوە دەست پێ بکەیت ئەمە هەر لە ڕووی زانستیەوەیە ئەمە لە ڕووی کولتور گۆڕینەوە لە بینی وڵاتەکانی ئەوروپا بەقوە دەکەن چونکە بزنسەکان حدودەکانیان کراوەیە بزنس گۆڕینەوەیە لە بینی وڵاتانە مۆبیلیتیش چاشیان بۆ خوێندکار دروست کردووە ئازادێکی چاشیان بۆ خوێندکار دروست کردووە ساڵی چەند ئەم سیستەمە پێشنیار کە لە وەزارەتی خوێندنی باڵاوە کە لە کوردستانە ئەم سیستەمە هەبێت لە پارساڵەوە پێشنیار کراوە بۆ هەموو زانکۆکان خۆی
دوو زانکۆیسە لە هەرێمی کوردستانە کە وەزارەت ئەڵێ ئەو دوو وەزارەتە فولی جێبەجێیەکەن کە ئیش چەرمۆیە و لەگەڵ زاخۆیە ما باقی زانکۆکانی کە وەکو زانکۆ خۆمان ئێمە ساڵێکمان تەواو کرد حەزەکەم زانی ئێمە دەستمان پێ کردووە لە 5 کولیە هەموو کولیەکانمان بە پرۆسی بۆلۆنیا ئاڕوە بەڵام بەشێکی لە پرۆسی بۆلۆنیا چونکە بۆلۆنیارەوە نییە تا خوێندکار بەو شێوەی ئازاد کراوەکە لە وڵاتانی ئەوروپا ئازاد دەتوانێت بۆ شێوازە هێشتا ئیشەکە وڵا ئاسان نییە ئێمە جار ئێمە لە ڕیفۆرماین لە گۆڕانکاریین لە ڕاستە ئیسەوتم کە باسی ئەوروپام کرد بە ئاسانیاتوان هاتو چۆ بکەن و بە ئاسانیاتوان کریتەکانیان گوێزنەوە خوێندنەکانیان یەک خستووە ئێمە ئێستا ئەگەر بیری لە بکەنەوە لە هەرێمی کوردستان چۆن بتوانین مەسا من لاولێرەوە خوێندکارێک بچێ بۆ دۆک یا بچێ بۆ بێ بۆ سلێمانی کردەکانی بجۆزنەوە ئەبێ بە ئاسانی بجۆزرێتەوە چونکە هەمان خوێنی خوێنەوە ئەبێ لە پسپۆڕێکی خۆیان بێت چەند کردی خوێنەوە توانێت بچێت لە وڵێتاڵیکە لە مستەقبەلی نزیکا بێ بۆ شێوازە کەواتە ئێمە جارێ وەکو خۆمان لە ناو هەرێمی کوردستانە لۆکەڵی ئەتوانین ترانسفێری گواستنەوە بۆ واتە لە ناوخۆیان ئەتوانرێت لە ناوخوا لۆکەڵی ئەتوانین ترانسفێری کردیت بکەین یاخو وەحداتەکانمان بکەین دوایی هەوڵ بین مەسەرن چۆنەڵێ ناشنەڵی وەکو ترانسفێر لەبینی هەموو باقی شارەکانی عراقا بکرێت دوای ئەگەر هەوڵ بیرێت اتفاقیت طبعامان هەمووی بە اتفاقیاکرێ هەوڵ برێت ڕجنەڵی یعنی وڵاتانی چواردەوری مەسەرەن هەرێمی کوردستانی عراق ڕێکەوتن نامە بکەن و بتوانن نییە ترانسفێری خوێندکار مەسە بتوانێت بە فریدەم هینی خوێندەکەی بگوێزێتەوە مەسەن بچێ بۆ تورکیا ئەوە یعنی اتفاقیات هەوێت ئێستا مەسەن لە وڵاتانی کە رووسیا بەتابەتی قرێزستان و مەجموعە وڵاتەن ئەوستانەکانیەوە ئەوان خوانە ناوخواانە اتفاقیان کردووە وەکو بۆڵۆنیا سیستەم ئیژەکەن ئەتوانن ترانسفێری کردیت و ترانسفێری خوێندن بکەن لە ناوخواانە بەڵێ ئێستا ژماری ئەو وڵاتانە چەندن کە کار بەم سیستماکەن ئێستا وەکو ئەوروپا 29ە وەکو گشتی کە بوون بە ئەندام ئەوروپاش نین 48 وڵاتن طبعا ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ ئیتفاقێکی لەگەڵ ئەوروپا نییە ئەبێ وەکو عێراق داخڵ بین عێراق بچێتە ئەو سیستەمەوە بڵێ ئێمە مجرد عێراقیش هێشتا ئەندام نیە لەو سیستەمە نەخێر ئێمە وەکو چۆنەڵێ وەکو ئیسفادەمان لە سیستەمەکی کردو بەکارمێن لەوانەیە کاڵە ECTS European Transfer Credit System ئەمە لەوانەیە نایبنین کوردش ترانسفەر کردی سیستەم وەکو داخلی لە ناوخوا بەکاری بێنین طبعا هەتاک ویستا ئەوەی کە من کە ئێمە ئاڵین جێبەجێمان کردووە خۆی بۆڵەنێ پرۆسەس تەنها کردیت سیستەم نییە مجموعە هەنگاویکەی هەیە ئەبێ بۆ جێبەجێکردنی ئەو پرۆسەیە مجموعە هەنگاو هەیە مەتۆدێکە مێتۆدێکەیە کە ئەبێت جێبەجێکی ئێمە لە باوەڕ ناکەم سەرتا سەری ئەمە هەرێمی کوردستان کەس ئەو مێتۆدەی هەمووی بەتەواوەتی فولی بەکاریان نابێت چونکە 5 ستێپی هەیە یەکیان جەنەرێک کۆمپیتەنس یعنی کارامەی گشتیە جا سەبجەکت کۆمپیتەنس یعنی هەموو تۆپیکێک جەنەرێک کۆمپیتەنس مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئەگەر بێت و ئێمە یەکێک لە قسمەکان یا دیپارتمانتەکان یا پێڵەم پرۆگرام ئەمە تۆ بێنیە دیسکریپشنی ئەو کە خوێندکارێک کە تەقەڕوجەکات مەسەن بۆ نمونە من خۆمە تەساسم لە بەرەوەی لە زانستی کۆمپیوتەرایە قسمی داتەبەیز ئەگرم جەنەرێک دیسکریپتۆری ئەم قسمە چییە کە تەقەڕوجەکات ئەبێ مەسەناڵەم ئەگەر تۆ تەقەڕوجکەی خوێندکار لە قسمەک بە ئام تۆبی بە database administrator تۆبی بە web design ئەین database designer ئەنجا دوای من قوڵ بمەوە بچمە ناوەوە لە ناو قسمی داتەبەیسە خوێندکار ئەو تۆپیکانی ئەو سەبجەکتەی کە وەریەگرێت ئەو مادەی کە ئەو وەریەگرێ یاخود ئەو مۆدلی کە ئەو وەریەگرێ ئەبێ ئەوەش مادە بە مادە بۆی تعریف بکەیت مەسەڵەن بۆ نمونە fundamental database یعنی
ئاساسیاتی داتەبیس و دەبێت مەسەن چیە خوێنێت ئەنالیسی داتا کۆکردنەوەکات تحلیلاتی داتەبیس سیستەمەکات دیزانی سیستەمەکات سیستەم جێبەجێەکات سیستەم تێز دەکات هەموو دەکارێنە بێ بچتە خوارەوە ئەنجا دوایەوە لەسەر ئاوتکەمی ئەم کۆتایە تۆ چۆن ئەم خوێندکارەکە لەو قسمە خوێنیەتی چۆن ئەسەسمەنتی بۆکەی بزانی ئایا لە ماوەی 4 ساڵە کە ئەو دەرسانەی خوێنووە بە چه ئاوتکەمێکەوە دەرچوو ئەبێ ئیمتحانێکی بکەی بزانیت بە شێوازی ئیمتحانە بێ بە شێوازی سیمینارە بێ بە شێوازی ئەسایمەندە بێ بە شێوازی مەجموعەی ڕێگا هەیە ئەسەسمەنتێکی بزانین ئاوتکەمەکەی چی دەستکەوتووە ئەم خوێندکارە لە ماوەی ئەو 4 ساڵە جگەلەوە ئەمە ڕۆڵی تەلەب وەکو تەلەبە ئەی مامۆستا چی کردووە بۆ خوێندکار یعنی مەجموعەیە خاڵی زۆری تایە ئەوانەیە هێشتا هیچی جێبەجێ نەکراوە جاجگەلەوە ئێمە بێ گۆڕانکارەکارەوە نییە تۆ سیستەمەکەمان کردووە بە کردێت کردومانە بە 2 سیمەستەر ساڵی مەسەن 6 کردی دەخوێنێت ئەگەر بە کەلۆرەز بێت 240 دەخوێنێ ئەگەر دبلۆم بێ 120 کرد دەخوێنێ هەرەوەش ئەوە نییە ئێمە بێ گۆڕانکاری جگەلەوەی کە خوێنکات تەخڕۆجەکە ئێمە 2 شادەینێ هیچیان شادەی جداریە ئەوکیان شادەی چییە ترانسکریپتە ئەوەی دەرەجەکانی لەسەرە لەم سیستەمە ئەوێ شادەیەکی کەی بۆ دروستکەیت کە هاوپێچە پێڵەن دیبلۆمە سەپلمنت کە ئەمە ئەمیش وردەکاری خۆی تایە کە بێت بچێتە وڵاتێکەوە خوێندن بەرە مەسان بێ ماستەر بخێنیا دوبلۆم بخێنیا دوکتۆرا بخێنێ داوای ئەو دیبلۆما سەپلمەنتی لێکەن چونکە ناوی خوێندکاری تایە چەند کردیتی خوێنووە هەموو تەفاسیلەکانی تایە بۆ وردەکاری مێژووی ئەو خوێندکاری تایە دکتۆر لە داهاتوێکی نزیکە زانکۆ توانێت ئەم 5 میتۆدە جێبەجێ بکات بۆی داخلی ئەو سیستەمە ببێت ئێمە لە کاتی ئەو 2 وەرکشۆپی کە من خۆم ئەندامتیایە لە ژنەی باڵای هەم هەرێمی کوردستان هەم عێراقا ئەو مێتۆدە بەس خودی ئەو مێتۆدە خودی خۆی کە ئەکسپەرتەکان باسانەکە خۆیان 3 ساڵەوێت کە تۆ جێبەجێکەیت بە وردی بەڵام ئەوروپا خۆی کە ساڵی 1990 ئیتفاقی بۆڵۆنیایی کرد دوای 10 ساڵ 2010 ئەسەسمەنتی کرد بۆ فڵۆ ئەپی کرد ساڵانەی کرد بەڵام بەتاواتی ئەو کاتە ئەنجا خستیانە بەتاواتی سیقام بە سیستەمەکە بوو بیخەنە بواری جێبەجێکەوە لەبەرەوە خۆی بە ناوی خۆی ئەڵێ بۆڵانە پرۆسەس یانی چی پرۆسە یانی شتێکە بەردەوام بی بەردەوامی لەسەر گۆڕانکاریە ناوەستیتایە پرۆسەسێکە بە بەردەوامی گۆڕانکاری تیاکەیت دکتۆر ئەم سیستمی بۆڵۆنیا کە پەیڕەوە کرێت ئایا کارگراین دروست ناکات بۆ پەیمانگاکان یا هەر وەکو کۆلێژ و زانکۆ وایە وەکو خۆی لە ڕاستیا وەکو کۆلێج و زانکۆ بێ ئەمە سیستەمە چۆن ئەپلایەکەی بۆ کۆلێج بە هەمان شێوەیە ئەپلایکی بۆ پەیمانگا ڕاستە خوێندکار بە ئاستێکی نزمەوە هاتۆتە ناو پەیمانگاکانە بەڵام ئێمە خۆشبەختانە 8 ساعت ئینگلیزیمان بۆ داناوە زمانی ئینگلیزی کە برەو بە ئینگلیزی بدەنەوە جگەلەوە هەم کۆمپیوتەر وەکو فەندەمەنتاڵ هەروە ئەکادمیک دەبێت ئەمانە هەمووی تەسیری هەیە بۆ ئاستی خوێندکارەکانی پەیمانگاش بتوانین لە داهاتووە بە ئاسانی ئاستی زانستیان بەرزکەینەوە جگەلەوە ئاستی کۆمیونیکیشنیشان بەرزکەینەوە چونکە کۆمیونیکیشن زۆر گرنگە بۆی بە ئاسانی کە تەقەڕوجاکە بوێرانە بچن داوای ئیش بکەن بوێرانە مقابلەی مەسەن ساحب ئیش بکەن داوای ئیشی لێ بکەن طبعا تەسیری هەیە بەس بە ئومێدین ئێمە چاکسازی بە بەردەوامی چاکسازی لەسەر هەردوو ئاستاکەین من تیمێکی وەکو زانکۆی پۆلیتەکنیک تیمێکی زانستی بە قوتی هەیە هیچ سیستەمی بۆڵۆنیا بە بەردەوامی ئێمە ڤایبەرێکمانەیە گروپێکمانەیە بەردەوامی گۆڕانکارەکان نییە لەو پرۆسەکەن بەردەوامی شتی بۆ زیاکەین بۆی بتوانین وەکو بتوانین لە ماوەی 3 ساڵە هەموو ستێپەکانی پرۆسی بۆڵۆنیا جێبەجێ بکەین. دکتۆر ئومێد هەیە کە بۆ ئەم ساڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ڕوویڕانکینەوە لە ئاستێکی بەرزابێت یا لە چ ئاستێکا بە پێشبینیەکەیت؟ وڵای زۆر گەشتبینم کە وەکو پار چۆن چوینە ئاست نزیک چۆنەڵی چوونە کۆتاییسی
ئومێدم ئەو بازش بین بچینە بیەوە بە ئومێدیەوەین چونکە ئاگادارم زۆر بەوردی ئاگاداری سنتەری توێژینەوەم کە توێژەرەکانمان ئیشی زۆر باشان کردووە و بە بەردەوامی ئیشەکەن هەروە جگەرەوەش بە بەردەوامی کۆلێج و پەیمانگاکانیش بە بەردەوامی وەرکشۆپی زانستی و سیمیناری سیمپۆزۆمی زانستی جێبەجێەکەن و هەروە بە بەردەوامی خوێندکارەکانیشمان ئێستا لە کاری ئەوین ئەو پرۆژانی کە خوێندکار کردوێتی لە خۆناغی کۆتاییدا ئەوانیش بخینە بوایی تیمێکمان دروست کردووە سنتەری توێژینەوە لە خودی خوێندکارەکانی شایشەکەین کە فێری توێژینەوانەکەین ئەو پرۆژیان هەندێک لەو پرۆژانەمان هەڵبژاردووە کە بتوانین نییە گۆڕانکاری تا بکەین و خوێندکارەکە بێنین بێ بە توێژینەوە لە ڕێگەی سنتەری توێژینەوە ئەم گۆڕانکاری خۆی لە ڕاستیە سنتەری توێژینەوە لەگەڵ ئەکادیمیەکانە کارەکات بەڵام ئێستاش ئێمە لەم ساڵەوە خۆمان کردوتە عمقی ناوتەلەبەکانەوە. زۆر باشە. دکتۆر بوونی کەناڵی SP و لە ڕووی زانستیەوە تا چەند توانیوێتی خزمەتی خوێندکارەکان بکات ئاستی زانستیان بەرزکاتەوە؟ حتمما کەناڵێکی زانستیە کە بە تایبەتی زیاتر زانستیە وەجگەرەوەش هەندێک پرۆگرامی کولتوریشی خسۆتە ناوە ئەو پرۆگرامە کولتوریانش ئیسوادەی بۆ خوێندکار چونکە لەوانەیە هەندێک فیلم لە سینەما و یاخود لە تەلەڤیزیۆنەکانە نەبینن ئەمان هەندێک فیلمی چۆناڵەیە کریتیکەڵ تینکین لێ ئەدەن کە بۆی خوێندکار مێشکیان بجوڵێنێ حتمما تەسیری هەیە جگەلەوە خوێندکارەکان کە سەیری ئەم پرۆگرامە زانستیانە بکەن زۆر سوودی بێت هەروە جگە لە شتی زانستیش مقابلەی دکتۆرەکانەکەن هەروە چۆناڵەیە وشارداریشە بۆ کۆمەڵگای ناو شاری سلێمانی و هەرێمی کوردستان کە بەردەوامی ئەو نەخۆشانەی کە باوە کە فەسلیە دکتۆرەکان میوانداری دکتۆرەکانەکەن ئەوانیش هەموو ئامۆژگارەکانیان بۆ کۆمەڵگا و هەروە بۆ شاری سلێمانیش پێشکەشەکە. سپاس دکتۆر پێشنیاری تۆ بۆ خوێندکاران لە کۆتایی ئەتوێت پێشنیارێکیان بۆ بکە یاخود شتێکیان پێ بڵێ لێرەوە؟ من پێشنیار بۆ خوێندکار ئەوەیە کە تەخەڕوجەکەن بەی شێوەیەک بێ ئومێد نەبن کە داوای ئیشەکەن وەری ناگرن چونکە لە وڵاتانی دەرەوە کە خوێندکار کە تەخەڕوجەکات لەبەرەوەی خوێندکار ڕاستە ئەزمموی تەنها ئەزمموی کە وەری گرتووە ئەزمموی ناو خودی کۆلێجەکەیەتی لەگەڵ ئەزمموی هاوینەی هەیە کە ئینتەرنشیپە لە کۆمپانیاک ترێنی کردووە یاخود لە دایرێک ترێنی کردووە تەنها ئەو ئەزممونەکەمەی هەیە هەوڵ بات بی شێوەیەک بێ ئومێد نەبێ کە داوای ئیشیەکات نێنێ بێ ئومێد نەبێ بەردەوام بێ 10 جار داوای ئیش بکە 20 جار داوای ئیش بکە بێ ئومێد نەبێت ئەتوانێت ئیشی دەستکەوێت. زۆر سپاس بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سۆران ساید یاریدەری سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ کاروباری زانستی. بەڕێزان تا دیدارێکی تر هەر شاد بن بەخواتان سپێرم.